لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێر تەرمی سەروەر حەمە ئەمین گەڕنەدایەوە هەرێمی کوردستان دوای ئەوەی لە دەرەوەی وڵات بە نەخۆشی کۆچی دوایی کرد. کەس و کار و هاوڕێیانی باز لە ڕۆڵ و پێگەی سەروەر حەمە ئەمین دەکەن لە بواری سینەما و کارکردنی لە دەستگای میدیایی کورسات. هاوکات سوپاسی هەموو کەس و لایەنانیان کرد کە لە سەرەتای نەخۆشکەوتنی تا هێنانەوەی تەرمەکەی هاوخەم بوونە و لە پاڵ بنەماڵەکەیان وەستاون. هەروەها ئەمڕۆ پێنجشەممەش بە ئامادەبوونی هونەرمەندان و هاوڕێیان و کەس و کاری تەرمی هونەرمەند سەروەر حەمە ئەمین لە گردی سەیوان لە شاری سلێمانی بە خاک سپێررا. لە ڕاستیە بەڕاستی زۆر ناخەژێنە چاوەڕێی ئەومانە کرد بە کاکە سەروەر ڕۆحەگیان بە پرۆژەی هونەری و بە بەکاری هونەریەوە بگەڕایەتەوە، بەڵام بەداخەوە تا ئەبینی لاشەیەکی بێژیان گەڕاوەتەوە ناوبەن چاوەڕێی ئەومان ناکرد زۆر بەداخەوانێ ئەستێرەیەک بوو بەڕاستی جگە لەوەی کە هونەرمەند بوو مرۆڤ بوو بە هەموو مانای کەلیمە مرۆڤ بوو بەداخەوە لە چاوەڕوانیەوە نەبوون ئەمانە هەموو هاوڕێی نزیکی بوون بە یەکەوە کارمان کردووە. وەڵی ترۆکو بنەماڵە بەداخەوە ینی زۆر ینی جێی داغ بوو بۆ ئێمە بۆ هەموو بنەماڵەکەی بۆ هەموو هاوڕێیان و برادەرانیشی بەڕاستی حتا چکە کاک سەروەر کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو زۆر ڕووخۆش بوو دایمە حەزی لە ڕەفاقەت و بەڕاستی بڵێم تەبیعەتێکی زۆر خۆش و جوانی هەبوو. ئیتر هەم لە بواری سینەماکە یا بڵێن وەکو دایرە هەم وەکو هاوڕێیانی لە کورسات فترێک لەوێ داوامیە کرد. خۆشەکەی نەخۆشی ئەم سەرەتانەی گرتبوو لە 2024 ئەین چەند ساڵێکە تیا دەرکەوت پێشتر سەرێ شەوشتی هەبوو بەس ئیتر لە 2024 لێ دەرکە و وردە بڵاو بۆ بە جسمیا ئیتر ئەفریقا و لێرەشەوە زۆر سپاسی هەموو برادەرانی یەکەم بەڕاستی زۆر ئەرکیان کێشە. بەداخەوە کاکە سەروەر حەمە ئەمین لە ئەڵمانیا تووشی نەخۆشی شێرپەنجە بوو نزیکی ساڵێکە نەشەرگەری بۆ کرا ماوەیەک حاڵی باش بوو گەڕایە بۆ کوردستان نزیکی مانگی لە کوردستان بوو حاڵی باش بوو بەڵام لە دوای گەڕایە بۆ ئەڵمانیا جارێکی تر ئەو شێرپەنجە نەفرەتیە لەسەر و لە گیانیا دروست بوو و ئیتر ئەم جارە مەودای نەیە و بەچی هێشتین و ماڵاوی لێکرین بەداخەوە.